بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. سلام ورحمة ومهرباني خواهي پروردگارتان لێبێت خوشکان برایانی بەڕێز بەشداربوانی خولی فقهی ئیسلامی لە بابەتی نوێژ دەرسی ڕابردوو باسی فەضڵ و گەورەی نوێژمان کرد. پشتیوان بەخوای پەروەردیگار لەو وانەیەدا باسی حکمی نوێژنەگەر دەکەین کە بەبێ گومانی هەمومان دەزانین کە پایەی دووەمی هاتنە ناو بازنەی ئیسلامەتی بریتیە لە نوێژ. بۆیە ئەو کەسەی کە نوێژ تەرک دەکات یەکێک لە پایە هەرە سەرەکیەکانی ئیسلامەتی داڕوخاوە و لە ئیسلامەتیەکەیدا نییە. و ئایا پرسیارەکە ئەوەیە ئەگەر کەسێک کۆڵەکەی نوێژی لە پایەکانی ئیسلامدا ڕووخاو لە خۆیدا نەهێنایەدی حکمی چییە؟ بێگومان ئەو کەسەی نوێژ ناکا دوو بەشن. بەشێکیان ئەو کەسانەنە کە نوێژ ناکەن و باوەڕیان بە واجبیەتی نوێژ نییە و ئینکاری نوێژ دەکەن یا گاڵتە بە نوێژکردن دەکەن یا پێیان وایە نوێژکردن و نەکردن وەکو یەکە. هەر کەسێک نوێژ نەکات و باوەڕی بە واجبیەتی نوێژ نەبێت و پێی وابێت کردن و نەکردنی وەکو یەکە، نوێژکەر و نوێژ نەکەر وەکو یەکە. و ئەو کەسەی کە نوێژە ناکا تەبەن هیچ سزا و تاوانێکی لەسەر نییە. بە ئیجماعی هەموو ئومەتی ئیسلامی لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم تا کۆتا کەس نەک لە زانایان بەڵکو ئەوەی کە خۆی بە موسڵمان بزانێ بە کافری دەزانێت و باوەڕی بەوەیە کە ئەو کەسە لە بازنەی ئیسلامەتی و موسڵمانەتی چۆتە دەرێ. ئەو قسەمان لەسەر وێ نییە. ئەو کەسەی کە نوێژ ناکا و باوەڕیشی بە واجبیەت و فەرزیەتی نوێژ نییە گومانی تێدا نییە ئەو کەسە لە بازنەی ئیسلامەتی چۆتە دەرێ بە ئیجماع و یەکدەنگی هەرچی موسڵمان هەیە. بەڵام ئەگەر کەسێک بڵێت باوەڕم بە واجبیەتی نوێژ هەیە، دەزانم کە نوێژ واجبە و دەزانم تەرککردنەکەشی تاوانە و گوناهە و محاسەبەی لەسەرە، بەڵام هیچ عوزرێکی نین بۆ نوێژ نەکردن، تەنها تەمبەڵی دەکات و تەوەزەلی دەکات، لەسەر ئەو نوێژ نەکەرە عولەما دوو بۆچوونی جیاوازیان هەیە. هێندێکیان لە عولەما دەفەرمون ئەو نوێژ نەکەرش کە نوێژێ ناکا بەڵام باوەڕی بە واجبیەتی نوێژ هەیە، تا کاتی نوێژەکە تەواو دەبێت بەبێ هیچ عوزر و هیچ بیانویەک، دەفەرمون ئەویش بەبێ باوەڕ بە کافر حیساب دەکرێت بە کۆمەڵێک دەلیل و فەرمودەی صحیح پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئێستا دەچینە خزمەت فەرمودەکان. و بەشێکیش لە زانایان کە دواتر دێینە سەر ئەو بۆچوونەش دەفەرمون ئەگەر کەسێک باوەڕی بە واجبیەتی نوێژەکەی هەبێت و وەک دەڵێ بەڵام لەبەر تەمبەڵی نەیکا حکومەکەی ئەوەیە کە بە موسڵمان حسابی دەکەین، بەڵام ئەویش بە هەمان شێوە تەبەن سزایەکی زۆر سەخت و قورسی بۆ دانراوە هەم لە دنیادا و هەمیش لە قیامەتدا. جا بابچینە سەر بۆچوونی ئەو کەسانەی کە دەڵێن ئەگەر ئینسان لەبەر تەمبەڵیش نوێژە نەکا و کاتی نوێژ هات نوێژێک یا چەند نوێژێکی بە ئەنقەست نەکردن تا کاتیان تێپەڕی بەبێ باوەڕ و بە کافر حساب دەکرێت. هەرچۆن ئەو کەسەی کە وەک دەڵێ باوەڕی بە واجبیەتەکەی نییە کافرە، ئەوەشی کە باوەڕی بە حیسابی خۆی پێێتی بەڵام نایکا، چونکە دەڵێن ئەگەر کەسێک باوەڕی بە شتێک هەبێت دەبێ بشیکە. نیشانەی باوەڕ پێبوون بریتیە لە ئەنجامدانی ئیشەکە. باوەڕت پێبێ و ئیمانت بەو هەموو ئاەتانە هەبێت و باوەڕت بەو هەموو هەڕەشانە هەبێ کە لە نوێژ نەکەر کراون و یەقینت هەبێ کە نوێژ نەکەر مەسیرەکەی و سەرنجامەکەی جەهەنەمە و دۆزەخە، کەچی ئیمانەکە پاڵت پێوە نەنێ هاندەدا نوێژێ بکەی، دەڵێن ئەو ئیمانە هەر بوونی نییە و ئەگەر بوونیشی هەبێت هیچ نرخ و قیمەتێکی نییە. ئیمانێک نەتوانێت نوێژت پێ بکات، نەتوانێ وەک دەڵێ بەو هەموو موژدانەی پێغەمبەر
وەخوا کە دایناون بۆ نوێشکەر هانی نەدای نوێژە بکەیت لەو هەموو هەڕەشانە دەترسای ئیمانەکە دەڵێن هیچ نرخێکی نییە یا هەربوونی نییە. جا با بچینە سەر ئەو بۆچوونەی کە دەفەرمونون بەڵێ ئینسان ئەگەر لە بەرتەنبەڵیش نوێژێ نەکا کە بەداخەوە زۆر کەس خۆ بە موسڵمان دەزانێت و نوێژێ ناکە، یان لە ماڵەکەیدا نوێژ نەکەر هەیە، یان هاوڕێیەتی و ڕەفیقاتی خەڵکی نوێژ نەکەر دەکا بەلا شێوە شتێکی زۆر ئاسایی و بەسیتە، یان هەر بە قسەش زۆر جار دەڵێ جا نوێژکەر و نوێژ نەکەر فەرقی چییە؟ جا فڵان کەس نوێژێش دەکات و فڵان گوناهش دەکا، فڵان کەس نوێژ نەکەریشە لە زۆر کەسی نوێژکەر چاکترە. ئەو قسانە و ئەو بۆچوونانە هەمویان بۆچوونی هەڵەن. بەڕاستی ئینسان ئەگەر نوێژ نەکەر بوو بۆ خۆی، یان لە ماڵەکەیدا نوێژ نەکەر هەبوو، یان لە ناو خزم و کەسەکانتدا نوێژ نەکەر هەبوون، لە ناو برادر و ڕەفیقەکانتدا نوێژ نەکەر هەبوون و بەلاشتەوە ئاسایی بوو، بەلاتەوە شتێکی طەبیعی بوو، بێگومان دەبێ گومان لە ئیمانەکەی خۆشت بکەیت، دەبێت گومان لە پابەندبوونەکەی خۆشت بکەیت، چونکە نوێژ نەکردن ئەوەندە ئاسان نییە و شتێکی ئەوەندە بەسیت نییە. با بچینە خزمەت فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە جابیر خوا لێ ڕازی بێت بۆمان دەجێڕێتەوە کە دەفەرمێت پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم بین الرجل وبین الكفر، نێوانی مرۆڤ لەگەڵ نێوانی بێباوەڕبوون بریتیە لە تەرک السەلات، لە واسهێنانی نوێژ. نێوانی ئینسان لەگەڵ کافریەتی، ئەوەی کە مرۆڤ لە کافریەتیدا دەبڕێ، ئەوەی مرۆڤ لە بێباوەڕی ڕزگار دەکا، ئەوەی مرۆڤ لە بێباوەڕی دەهێنێتە دەرێ و دەیهێنێتە ناو بازنەی ئیسلامەتی، بریتیە لە نوێژکردن و بە پێچەوانەشەوە ئەوەی کە لە ئیسلامەتی دەرت دەکات و دەرخاتە ناو ڕیزی بێباوەڕانەوە، بریتیە لە تەرکێککردن و واسهێنان لە نوێش، کە ئەو فەرمودەی ئیمامی ئەحمەد و ئیمامی موسلیم، ئیمامی ئەبوو داود و ترمذی و ئیبن ماجە ڕیوایەتیان کردووە و حەدیثەکە صحیحە و معناکەشی زۆر واضحە. بین الرجل وبین الكفر تەرک السەلات. هەر کەسێک کەمترین عەرەبی بزانێ نێوانی مرۆڤ لەگەڵ نێوانی بێباوەڕی تەنها نوێژە دەتێنێتە ناو ئیسلامەتی و موسڵمانان، و تەرکی نوێژە واسهێنانە لە نوێژ دەباتە ناو ڕیزی بێباوەڕان و بازنەی بێباوەڕی. ئەوە فەرمودەی یەکەم. فەرمودەی دووهەم بەریدە بۆمان دەجێڕێتەوە کە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی العهد الذي بيننا وبينهم الصلاة، ئەو پەیمان و بەڵێننامەیە کە هەیە لە نێوان ئێمە و ئەواندا، ئێمەی ئیماندار و ئەوانی بێباوەڕدا، بریتیە لە نوێژ. فمن تركها، هەر کەسێک وازی لە نوێژکردن هێنا و نوێژی نەکرد، فقد كفر، بێگومان ئەو کەسە بێ باوەڕە. گومانتان نەبێت لە بێ باوەڕی ئەو کەسە. ئەو فەرمودەیەش طبعا فەرمودەیەکی صحە، ئیمامی ئەحمەد و ئەصحابی سونەن هەمویان ڕیوایەتیان کردووە. فەرمودەیەکی کە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس لە پێغەمبەرەوە بۆمان دەجێڕێتەوە کە دەفەرمێت ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی نوێژی بۆ کردین، دواتر فەرمووی من حافظ عليها، هەر کەسێک پارێزکاری لە ئەنجامدانی نوێژەکانی بکات، كانت له نورا، ئەو نوێژە بۆ ئەو کەسە لە ڕۆژی دواییدا دەبێتە نور و ڕووناکی، وبرهانا، و دەبێتە بەڵگەی مسلمانەتی، وەنەجاتن یوم القیامە، و دەبێتە مایەی ڕزگاری بۆی لە ڕۆژی دواییدا. کەواتە نوێژکەر هەم لە قیامەتدا نوری پێ بە شێوەندەی پێی بپەڕێتەوە لە پردی سیڕات، و هەم بەڵگەی مسلمانەتیەکەی خۆی پێ بیسەلمێنە کە مسلمانە، و هەروەها هۆکارێکیشی پێ لای خوا خۆی پێ لە ئاگر و لە جەهەنەم قورتار کات. خوای گەورە لەوانەمان حساب کە. ومن لم يحافظ عليها، بەڵام هەر کەسێک پارێزکاری لە ئەنجامدانی نوێژەکانی نەکا، دەفەرمێت لەم تەکون له نورا، ئەو کەسە هیچ نورێکی نییە لە قیامەت بتوانێت پێی بڕوا و بپەڕێتەوە لەسەر پردی سیڕات. ئەوە یەک. ولا برهانا، هیچ بەڵگەیەکیشی پێ نییە لەسەر مسلمانەتی. مسلمان بی و نوێژە نەکەی، مسلمان بی کەمترین ڕوکن، ئاسانترین ڕوکن یان پایەی سەرەکی ئیسلامەتی جێبەجێ نەکەی، مسلمانەتی و بەڵگەی مسلمانەتیەکەت لەکوێدایە؟
و هیچ بەڵگەیەکی پێ نییە لەسەر موسڵمانەتی وەلا نەجاتن و هیچ هۆکارێکیشی پێ نییە پێی ڕزگار ببێ لە ئاگر ئەوە اینجا دەفەرمێ وەکانە یەوم القیامەتی و لە ڕۆژی دواییدا ئەو کەسە مع قارونە لەگەڵ قارون هەمومان دەزانن کە کافرە و شوێنەکەشی هەتا ئاگرە لەگەڵ قاروندا دەبێت لە جەهەنەم و فرعونە لەگەڵ فرعونی ستەمکار و زاڵمدا و هامان لەگەڵ هامان و لەگەڵ ئوبەیەی بنی خەلەف و لەگەڵ ئوبەیەی کوڕی خەلەف حەشر دەکرێت و خوای گەورە لەگەڵ ئەوان دەیخاتە جەهەنەمێ جا ئەگەر دیقەتی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا بدەین صلی الله عليه وسلم هیچ کات جورئەت ناکەین نوێژکەرێک لەگەڵ نوێژنەکەرێکی مقارنەکەین بەڵێ خۆ نوێژکەر دەبێ ئەهلی دین بێ ئەهلی ئیلتیزام بێت ئەهلی چاکە بێت ئەهلی چاکە خوازی بێت بەڵام مانای ئەوە نی ئینسان کە نوێژی کرد ببێتە فریشتە بەڵێ نوێژکەریشە بەڵام دەگونجێت کەم و کوری هەبن بەڵام پایەسەرەکیەکەی دینداریەکەی موسڵمانەتیەکەی جێبەجێ کردووە و نوێژەکەت و پێنجار وەستانت لە بەرامبەر خوادا شتێکی کەم نییە پێنجار دەستنوێژگرتن و خۆ خاوێنکردنەوەت و خۆپاکردنەوەت و ڕووکردنە خوا و خۆ بە عەبدی خوازانین و نێوچاواندانان لەسەر زەوی بۆ خوا شتێکی کەم نییە ئەگەر کەم و کوری و ناتەواویەکیشت هەبێ خوای گەورە بەو دەستنوێژە و بەو نوێژە بەو خۆ بە عەبد زانینە و بە بەندە زانینە خوای پەروەردگار دەگونجێت چاوپۆشیت لێ بکە بەس تۆ خۆت بە موسڵمان بزانی ئەگەر خۆت بە موسڵمان نازانی بابەتێکی دیکەیە بەڵام خۆت بە موسڵمان بزانی و نوێژە نەکەی و پێشت وایە بێت لە قیامەتێ لە پێش نوێژکەرەکان دەچێ بەهەشتێ نوێژێ نەکەی و پێت وا بێت لە قیامەتش ڕەفیقی پێغەمبەرانی ڕەفیقی سەحابانی بێگومان ئەو بۆچوونێکی هەڵەیە و تەواو ئەو کەسە کەوتۆتە ژێر کاریگەری شەیطان و دەکرێ بڵین بۆ خۆی بووە بە شەیطانێک و دەور و ڕۆڵی شەیطانیش دەبینی بۆ گومڕاکردن و سەر لێ شێواندن و سارکردنەوەی خەڵکی لە نوێژکردن یا بەدگومانکردنی خەڵکی لە بەرامبەر نوێژکەرەکاندا ئیمامی ئیبن القەییم ڕەحمەتی خوای لەبێت دەفەرمێت خوای گەورە نوێژنەکەری لە قیامەت کە خستۆتە گەڵ سەرانی بێ باوەڕ بەڵگەی ئەوەی کە کەسە نوێژنەکەرەکەش کافرە ئەگەر کەسێک کافر نەبێت لەگەڵ کافری لە جەهەنەم بەیەکەوە حەشر ناکرێت و وەگەڵ کافر بەیەکەوە کۆ ناکرێتەوە لە ناو ئاگردا و هەروەها دەفەرمێت نوێژ واسهێنان لە نوێژ تەمەن هۆکارەکەی دەڵێ یاوەتە سەرقاڵبوونە بە ماڵ کەسێک خۆی بە موسڵمان دەزانێت ماڵەکەی جاری وا هەیە ناهێڵێ نوێژەکان بکە یان هیچ نەبێ نوێژەکانی لە کاتی خۆیدا بکە یا هەموو نوێژەکان بکە یان ئەوەتە مڵک و دەسەڵاتەکەی وای لێ دەکات نوێژێنەکە یان ڕیاسەت و بەرپرسیارەتی وای لێ دەکات نوێژێنەکە یان تیجارەت و بازرگانی جا دەفەرمێت ئەو کەسەی کە ماڵ و سامانەکەی وای لێ بکات نوێژێ نەکات یان نوێژێ بە چاکینەکە یا هەموو نوێژەکانی نەکات لە قیامەتە خوای گەورە دەیخاتە گەڵ قارون چونکە قارون بەهۆی ماڵەوە لە خوا یاغی بوو و هەروەها دەفەرمون هەر کەسێک مڵک و ماڵی وە سەروەت و دەسەڵاتی ژێردەسەڵاتی بوو بە مایەی ئەوەی کە نوێژێنەکە خوای گەورە لەگەڵ فرعەوندا لە قیامەت حەشری دەکا چونکە فرعەون خۆی بەخوای سەرزەوی دەزانی و ئەو خاوەنداریەتیەی کە بە خەیاڵی خۆی هەی بوو وای لێکرد لە خوا یاقی بێ و هەروەها دەڵێ ئەگەر کەسێکیش تیجارەت و ئەوەکەی ئەوەشی کە بەرپرسیارەتی و مەسئولیت دوای لێکرد نوێژێنەکە وەکو ئەوانەی دەیان بینین لە وڵاتی مسلمانان بەناو سەرکردە مسلمانەکان کە خۆیان مسلمان بە مسلمان دەزان و لە هەویان نووسراوە مسلمان قیادە و سەرکردەی خەڵکی مسلمانن بەڵام بۆ خۆیان نوێژ نەکەرن ئەوانە لەگەڵ هاماندا خوای گەورە حەشریان دەکا و هەروەها کەسێکیش تیجارەت و بازرگانی وای لێکرد ئاگای لە نوێژ نەمێنێ خوای گەورە لەگەڵ ئوبەیەی کوڕی خەلەف کە یەکێکە لە سەرانی بێباوەڕی قوڕەیش خوای گەورە لەگەڵ ئەوان حەشریان دەکات عەبدوڵای کوڕی شەقیقی عوقەیلی دەڵێت کانە ئەصحاب محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێت هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لا يرون شيئا من الأعمال تركه كفر غير الصلاة پێیان وانە بوو هیچ واسهێنان لە هیچ کردەوەیەک دەبێتە هۆکاری بێباوەڕبوون جگە لە نوێژ
هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وان گومان دەبرد کە ئینسان بەوازهێنان لە هیچ کامێک لە عیبادەتەکان بێباوەڕ نابێ بۆی کە نوێژ بنمونە ڕۆژووی نەگرێ یا حەجی نەکا یا زەکاتی نەدا تەنها ئەوەیان بە کافر دەزانی کە تەرکی نوێژی دەکرد وازی لە نوێژ دەهێنا چونکە بەبێ گومانی نوێژ لە پێش ڕۆژوو و لە پێش زەکات و لە پێش حەجکردنەوەیە دوای شەهادەهێنان دوای ئیعترافکردن بە خوایەتی الله دوای ئیعترافکردن بە پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم یەکەم خاڵێک کە تۆ دەبێ بیسەلمێنی کە مسلمانی و هاتوویە ناو بازنەی ئیسلامەتی دەبێت ڕۆژە پێنجار سرت بۆ خوا لە زەوی دانەی دەبێت ڕۆژە پێنجار خۆت بە عەبدی خوا بزانی ڕۆژە پێنجار دەبێت لە بەرامبەر خوادا بوەستی و عەبدایەتی خۆت بۆ خوا دووپاتکەیە و دووبارەکەیەوە یەکێکی دیکە لە زانایان دەفەرمێت سەمیعت ئیسحاق یەقول بیستومە لە ئیسحاق کە دەیفەرموو صح عن النبي صلى الله عليه وسلم أن تارك الصلاة كافر دەفەرمێت بە صحیحی لە پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم بۆمان هاتووە کە واز هێنەر لە نوێژ بێباوەڕە ئەوەی کە واز لە نوێژ دێنێت و تەرکی نوێژ دەکات بێباوەڕە وكذلك رأي أهل العلم هەروە دەفەرمێت بۆچوونی ئەوانەشی کە خاوەنی علم و زانیاری بوون من لدن محمد صلى الله عليه وسلم هل پیغمبر صلى الله عليه وسلم أن تارك الصلاة عمدا من غير عذر حتى يذهب وقتها كافر تفرمين لمحمد پیغمبر صلى الله عليه وسلم هتا كوتاكس لأمتي پیغمبر صلى الله عليه وسلم بيان وابوا كأو كسي واز لنويج ديني بأن قستو ببيع عذر کە دیارە دواتر دەینە سەر هیچ عوزرێکیشمان نییە بۆی نوێژ نەکەین ئەو کەسە ئەگەر بەئان قەست نوێژی نەکرد هەتا کاتی نوێژەکەی بەسەر دەچێت بە بێباوەڕ حیساب دەکرێت و حکمی بێباوەڕی بەسەردا جێبەجێ دەکرێت لە دنیادا و لە قیامەتیشدا خوای گەورە لەگەڵ بێباوەڕاندا حەشری دەکا و لەگەڵ بێباوەڕاندا لە جەهەنەم و لە دۆزەخ کۆی دەکاتەوە خوا پەناماندا ئیبن حەزم دەفەرمێت وقد جاء عن عمر دەفەرمێت پێمان گەیشتووە لە ئیمامی عومەرەوە و هەروەها لە عەبدوڕەحمانی کوڕی عەوفەوە لە معاذی کوڕی جەبەلەوە لە ئەبوو هوڕەیرەوە و لە جگە لە ئەوانیش لە سەحابە کە فەرموویانە أن من ترك الصلاة فرض واحدة متعمدا حتى يخرج وقتها فهو كافر مرتد ئەگەر کەسێک نوێژێکی فەرزی واز لێهێنا بە ئەن قەست هەتا ئەو کاتە نەیکرد کە کاتەکەی بەسەر دەچێت ئەو کەسە کافرە و هەروەها هەڵگەڕاوەیە لە دین ولا نعلم لهؤلاء الصحابة مخالفا دەفەرمێن نەشمان زانیوە ئیبن حەزم دەفەرمێن نەشم زانیوە نەشم دیوە لە ناو سەحابەدا هیچ کەسێک پێچەوانەی ئەو سەحابانە قسەی کردوێت کەواتە بۆتە ئیجماعی سەحابە ئەو سەحابە گەورە بەڕێزانە فەرموویانە کەسێک بە ئەن قەست نوێژێکی واجب تەرکە نەیکا تا کاتەکەی بەسەر دەچێت حکمی بێباوەڕی بەسەردا جێبەجێ دەکرێت و بە مرتەد و بە هەڵگەڕاوە لە دین حساب دەکرێت و باقی سەحابەکانی دیکە ئەگەر قسەکەشیان نەکردبێ ڕەخنەیان لەو سەحابانە نەگرتووە و ڕەدی ئەو سەحابانەیان نەداوەتەوە پاشان کۆمەڵێکی دیکە لە علەمایان دەفەرمون لە ناو سەحابەکانی پێغەمبەردا خوا لێیان ڕازی بێ ئیمامی عومەر عەبدوڵای کوڕی مەسعود عەبدوڵای کوڕی عەباس معاذی کوڕی جەبەل جابیری کوڕی عەبدوڵڵا ئەبوو دەردە خوا لێیان ڕازی بێ لە ناو غەیری سەحابەشدا ئەحمەدی کوڕی حەمبەل ئیمامی ئەحمەد ئیسحاقی کوڕی ڕەهاویە عەبدوڵای ئیبن المارەک نەخەعی حەکەم ئەبوو ئەیوب ئەبوو داود ئەبوو بەکری شەیبی زوهەیر و جگە لە ئەوانەش ڕەحمەتی خوایان لێبێت هەموویان بۆچوونیان وایە لەسەر ئەوە کۆکن و لەسەر ئەوە یەکدەنگن کە ئەو کەسەی بە ئەن قەست تەرکی نوێژێکی واجب دەکات و نوێژێکی واجب ناکات تا کاتەکەی بەسەر دەچێت ئەو کەسە بە کافر و بە بێباوەڕ و بە مرتەد حساب دەکرێت ئەوەش طبعاً بۆچوونی هەم سەحابە و هەمیش عولەما و زانایان و هەروەها ئیبن
عباس لە پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم بۆمان دەگێڕێتەوە کە دەفەرمێت عرى الإسلام وقواعد الدين ثلاثة دەفەرمێت بنچینەکانی ئیسلامەتی و پایەکانی مسلمان بوون سێشت عليهن أسس الإسلام كإسلام لسر أو سي پایە گرنگانە سەرکیانە دانراوە من ترك واحدة منهن فهو بها كافر هەر کەسێک یەک لەو سێ پایانە واز لێ بێنێت و تەرکیکە ئەو کەسە بێ بە باوەڕە حلال الدەمی خوێنەکەشی حەڵاڵە و هەروەها ئەو سێ خاڵانەش بریتین لە چی شهادة أن لا إله إلا الله گوتنی شهادە شاهدیدان بەوەی کە تەنها ئەڵڵا خواتە و شانی بەندایەتی کردنە و دەفەرمێت وەسەڵات المەکتوبە نوێژە فەرزەکان و سەوم ڕەمەضانە ئیمان بەڕۆژوبوونی مانگی ڕەمەزان یا باوەڕبوون بە فەرزیەتی مانگی ڕەمەزان ئەوەش فەرمودەی صحیح پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە ڕیوایەتێکدا دەفەرمێت من ترك منهن واحدة بالله فهو كافر ولا يقبل منه صرف ولا عدل وقد حل دمه مواله دەفەرمون ئەو کەسەی کە یەکێک لەو سەیانە تەرککە ئەو کەسە بێ باوەڕە بەخوا و هەروەها هیچ لە جیاتی و بارمتەیەکی لە قیامەتێ لە جێی ئەوانە لێوەرناگیرێت بە هیچ کامێک لە هیچ کەسێک ناتوانێت ڕزگاری کاو و بە هیچ شتێک لە عەذاب و سزای خوا ڕزگاری نابێت و هەروەها لە دنیاشدا خوێنەکەی و ماڵەکەی بۆ مسلمانان حەڵاڵ دەبێت. ابن عمر لە فەرمودەیەکدا دەفەرمێت أن النبي صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمووی أمرت أن أقاتل الناس فەرمانم پێکراوە کە شەڕ بکەم لەگەڵ خەڵکی حتى يشهدوا أن لا إله إلا الله وأن محمد رسول الله هەتا ئەو کاتەی خەڵکی شاهدی دەدەن بەوەی کە هیچ کەسێک شایانی بەندایەتی بۆ کردن نییە جگە لە ذاتی الله وأن محمدا رسول الله ومحمدش صلى الله عليه وسلم پیغمبری خوایا ويقيم الصلاة أو كاتي نويج دكن ويؤتوا الزكاة زكاة ددن فإذا فعلوا ذلك هر كاتي أو كارانيان كردن شهاديان هنا نوێژیان کرد و زەکاتیان دا عەسەموا منی دیماءهم و ئەموالهم ماڵیان و خوێنیان لە من حرام دەبێت إلا بحق الإسلام مەگەر بە حەقی ئیسلامەتی ئەوانەیان بکەوێتە سەر کەسێک دەکوژێ یا قەتڵ دەکا وحسابهم على الله لێپرسینەوەشیان لەسەر خوایە یعنی کەسێک شەهادەی هێنا نوێژی کرد زەکاتی دا ئێوە بە مسلمان حسابی دەکەین حسابی مسلمانانی بۆ دەکەین مامەڵەی مسلمانانی لەگەڵ دەکەین لە قیامەتش خوای گەورە شەهادەکەی لێوەرگرتووە یا لێوەرنەگرتووە بەڕاستی گوتووێت یا بەڕاستی نەیگوتووە نوێژی کردووە بەڕاستی کردوویەتی یان نەیکردووە بەنیەتی چاک کردوویەتی یان نەیکردووە لەگەڵ نوێژدا خراپەی کردووە یان نەکردووە ئەوە ئیشی ئێمە نییە هەر کەسێک بەڕواڵەت شەهادەی هێنا و بە زاهیری نوێژی کرد لە پێشچاوی ئێمە و زەکاتیدا ئێمە بە مسلمان حسابی دەکەین وەلە فرمودەیەکدا ئوم سەلەمە بۆمان دەگێڕێتەوە کە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إنه يستعمل عليكم أمراء دەفەرمێت کاربەدەستانێک دەبن بە کاربەدەستان لە داهاتوودا فتعرفون وتنكرون هەندێک شتێک دەکەن پێتان خۆشە و هێندێکی پێتان ناخۆشە فمن كره فقد برئ جا ئەگەر کەسێک شتە خراپەکانی کاربەدەستانی پێ ناخۆش بوو ئەو کەسە لێیان بەریە و شەریک نییە لەگەڵیان لە تاوانەکانیاندا ومن أنكر فقد سلم ئەگەر کەسێکیش ئینکاری خراپەکانی کاربەدەستانی کرد ئەو کەسە دینی ئیمانی قیامەتی سەلامەت ولكن من رضي وتابع بەڵام ئەو کەسەی بە خراپەی کاربەدەستان ڕازی بێت و شوێن کاربەدەستی خراپ بکەوێت گومانت نەبێت لە قیامەتێ خوای گەورە لەگەڵ کاربەدەستی خراپ حەشری دەکات مەسیری وەکو مەسیری کاربەدەستی خراپە بۆیە لەناو مسلماناندا ئەگەر کەسانێک بوون بە سەرکردە و بەبەر پرسیارەتیت واجبە لەسەرت چاکەکانی بە چاک پیشان بدەیت خراپەکانی بە خراپ لە چاکەکانیدا دەستخۆشی لێ بکەی و پشتی بگری لە خراپەدا لە بەرامبەریدا بوەستی ڕەخنەی لێ بگری خراپەکانیت پێ ناخۆش بێت و بە هەموو قووەت و هێزێکی خۆشت هەوڵی ئەوە بدەیت کە ئەو کاربەدەستانە بگۆڕی یان هیچ نەبێت خراپەکانیان بگۆڕی ئەگەر هیچیانت نەکرد بە کردارەکانیان ڕازی بووی ئەتۆش خودی خراپەکارەکەی
و ئەگەر شوێن کەوتەی خراپەکارەکانیش بووی دڵنیا بە لە قیامەتش لەگەڵ خراپەکارەکاندای. جا گوتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەلا نقاتلوهم ئەگەر تووشی کار بەدەستی لەو بابەتەی بووین شەڕیان لەگەڵ کەین بۆمان هەیە بیان کوژین فەرمووی لا ما صلوا فەرمووی نا هەتا ئەو کاتەی نوێژە دەکەن. ئەگەر کار بەدەست نوێژی نەکرد و خراپیش بوو کار بەدەست ئەگەر نوێشکەریش بێ و خراپ بێ بۆ لە خراپە لەگەڵی بی نوێشکەریش بێت و خراپە و خراپەکاری بکە بۆ دنیێتە ئیدی خراپەکەی کەی دەبێت ڕخنەی لێ بگری لە بەرامبەر خراپەکە و ستەمەکەیدا بوەستی. ئەی ئەگەر نوێژنەکەریش بێ و خراپیش بێ نوێژەش نەکا و خراپیش بێ بەڵێ بۆت هەیە بەرهەڵستی بکەی بۆت هەیە لە بەرامبەریدا بوەستی و واجبە لەسەریشت ئینکاری مونکەرەکانی بکەی و هەموو مونکەرەکانیشی بگۆڕی ئەوەی لە دەسەڵاتتدایە و لە تواناتدا هەیە بەدەست بە زمان هیچ نەبوو بە دڵ. بەڵام ئەو کەسانەی کە نە بە دەست هەوڵی گۆڕینی خراپەی کار بەدەستان دەدەن نە بە زمان لە بەرامبەریاندا دەوەستن و نە بە دڵیش لێیان ناڕازین بێگومان لەگەڵ کار بەدەستە خراپەکاندا حەشریان دەکرێت و قیامەتیان بەسراوەتەوە بە قیامەتی ئەوانەوە. و فرمودەیەکی دیکە کە ئەبی سعید دەفەرمێت بعث علي وهو على اليمن إلى النبي صلى الله عليه وسلم يذهبه فقسمها بين أربعة. دەفەرمون ئیمامی عەلی کاتی خۆی کە چووتە یەمەن هاتۆتەوە ماڵ و سەروەت و سامانی هێناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە حکمەتێک ماڵەکەی بەسەر 4 کەسدا دابەش کردووە. یەکێک گوتوێتی ئەی پێغەمبەری خوا لە خوا بترسە فقال ويلك أولست أحق أهل الأرض أن يتقي الله دەڵێ لە خوا بترسە ئەوەی لە هەموو کەس لەسەر زەوی لە خوا دەترسێ پێغەمبەری خوا نییە. دوایە پیاوەکە ڕۆی خالیدی کوڕی وەلید وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سم لە گەردنی بدەم فەرمووی لا نەخێر لەوانەیە نوێژە بکە. بابەتەکەمان هەر ئەوەندەیە کەسێک نوێژە بکە بە هیچ شێوەیەکی خوێنی بۆ ئینسانی ئیماندار حەڵاڵ نییە. بەڵام ئەو کەسەی کە نوێژە ناکە یعنی حکمەکەی حکمی بێباوڕیە بۆیە ئەو کاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم جای کردوتەوە لە مسلمانان. بڵێ طبعا نوێژنەکەر ئێستا باسەکەمان باسی ئێستا نییە باسی ئەو کاتەیە کە خەلیفەی مسلمانان هەیە کە حکم بە ئیسلام دەکرێت کە یاسا و ڕێسای خوای پەروەردگار لە بوونەوەر و لە کەوندا و بەسەر خەڵق و دروستکراوەکانی خوادا جێبەجێ دەکرێت ئەو کات بێگومان دەبێت نوێژکەر و نوێژنەکەر وەکو یەک نەبن حسابی نوێژنەکەری مامەڵەی دنیای لەگەڵ کەسی نوێژنەکەردا تایبەتە و هەروەها مامەڵەکردنیش لەگەڵ کەسێکی مسلماندا ئەگەر تەنها نوێژیشی هەبێ جیاوازە. نوێژی هەبێت بە ظاهری بە مسلمان حسابی دەکەین و حسابی مسلمانانی لەگەڵ دەکەین و مامەڵەی مسلمانانی لەگەڵ دەکرێت دەمرێ بە نمونە دەشورێ نوێژی لەسەر دەکرێت لە مەقبەرەی مسلمانان دەشاردرێتەوە. بەڵام ئەگەر دەسەڵات و حکمی ئیسلامی هەبێت ئەو کەسەی نوێژە ناکات و باوەڕشی بە واجبیەتی نوێژ نییە ئەو قسەمان لەسەری نییە بە هیچ شێوەیەکی ئەوانەی باوەڕیان بە واجبیەتی نوێژ نییە نابێت ئەوانەی باوەڕیان بە واجبیەتی نوێژ نییە دروست نییە بیان شۆی دروست نییە نوێژیان لەسەرکەی و دروست نییە بیان بێ مەقبەرەی مسلمانان ئەوەی لە وڵاتی ئێمە دەگوزەرێ نوێژنەکەر بە سەدان کەس بۆی ڕادەوەستێت و دەیهێنی لە مزگەوت دایدەنێ و وەک دەڵێ هەزاران فاتحا و دوعای بۆ بەڕێ دەکەی ئەوانە بە فلسێکی ناچن. ئەو کەسەشی کە نوێژەکەی دەکات و کە دوعاکان دەکا دەبێت شکری خوای بکە ئەگەر بە تاوانبار و گوناهبار حساب نەکرێ. ئەوە قسەمان لەسەر نوێژنەکەرێکیە کە باوەڕی بە واجبیەتی نوێژە نییە. بەڵام بەو فەرمودانەی پێغەمبەر و بەڕێی ئەو سەحابە و زانایانە ئەوانەشی کە نوێژ نەکەرن لەبەر تەمبەڵی و باوەڕیشیان بە واجب بوونی نوێژی هەیە حکمی کافریتیان بەسەردا دەدرێت و هەمان مامەڵەیان لەگەڵدا دەکرێت وەک ئەو کەسەی کە باوەڕی پێ نەبێت چونکە دەڵێن ئەگەر باوەڕی پێبێ دەبووە نوێژێکی کردبە کە پشتیوان بەخوای پەروەردگار لە دەرسی داهاتوودا بۆچوونی ئەو زانایانە باز دەکەین کە نوێژنەکەری بە کافر نازانن ئەو کاتە کە نوێژنەکەرێک بە تەمبەڵی نوێژێناکە ئەگەر بە کافرمان نەزانی بێگومان مامەڵەکردنیشی لەگەڵی بەپێی ئەو بۆچوونانەی کە بە کافری نازانن جیاوازە لە مامەڵە لەگەڵ کەسێک کە نوێژنەکەری بە کافر دەزانێ. خی گەورە هەموو لایەکمان مەحفوظ و پارێزراوکە و بمان کاتە ئەهلی نوێش
و ئەهلی عەبدایەتی و بەندایەتی بۆ خۆی وەخوای پەروەردگار وامان لێ بکات کە نوێژەکان لە کاتی خۆیدا و بەو شێوازە بیکەین کە خوای پەروەردگار فێری کردوین و بەو شێوازە لە دڵەوە نوێژەکانمان بکەین کە خوشوع و ملکەچی تێدا بێت و ئەجر و پاداشتی کامیل و تەواوی نوێژەکانمان دەستکەوێت. صلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.